ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شادووەم کاتتان باش جاریشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتی لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەمڕۆمە بەرنامەی 19مینە، ئەمڕۆ 29/5/2025. ئەم بەرنامەیەتان پێشکەشەکەین. هاوڕە ڕەحمانم کاتت باش، وێدەوارم باش بیت. زۆر سپاس دەکەم، زۆر سڵام هەیە بۆ بینەران و بیسەران و هیوادارم تۆش کاتی باشت نابێتە پشتەر. زۆر سپاس. بەڵێ بینەران ئاگادارەکەینەوە کە ئەم بەرنامەیە تۆمارکراوە، بەڵام دیارە ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە، لای بڵاوە بێتەوە، بەڵام تۆمارکراوە و لە کاتی بەرنمەکەی بەداخەوە ئەگەر کۆمنتێک یاخود پرسیارێک دێتە پێشەوە بەداخەوە ناتوانین وەڵامیان پێ بدەین و بچینە سەریان. بەرنمەکەش لە سەعاتێک زیاتر ناخایەنێ. هاو ڕەحمان دوو بە بەشمان هەڵبژارد بوو بە بەرنامەی ئەمڕۆ دوو بابەتی گرنگ کە یەکیشیان تایبەتە بە ئێران، ئەویش مانگرتنی فراوانی کامیۆنداران و مانگرتنی فراوانی کامیۆنداران و توێژەکەم دەرامەتەکانی ئێران کە لە هەفتەی ڕابردووە لە پێنجشەمەی ڕابردووەوە ئازانم دەستی پێکردووە و تا ئێستا بەپێی ئامارەکان 135 شاری گەورەی گرتوۆتەوە و تا دێت بڵێن مەودای ئەم ناڕەزایەنە فراوانە بێتەوە، توێژ و بەشی تری کۆمەلگا ئەگرێتەوە. بناگادار بوومەوە کە بڵێن خانە نشینان، هەروە مامۆستایان، هەروە تەنانەت دەوانەشی کە خاوەنی هەندێک کار و پیشە و ئەوانن کە لە کامیۆنداران نین خەریکن پەیوەستە بن بەم ناڕەزایەنەوە. ئەسلی مەسەلەکەش وەکو ئەوەی کە باس کراوە و باسەکرێ یاخود دەلیلی ئەسلی ئەم شەپۆلە نوێنە ناڕەزایی بەرزکردنەوەی نرخی سوتەمەنیە بە تایبەتی گازوایل لە 4 سنتەوە ڕاستەوخۆ بۆ 50 سنت کە بە معنایەک ئیتر دەبەرابەر زیاتر نرخی گازوایل بەرز بۆتەوە. ئەوەی کە من خوێندومەتەوە لەینەکانە نازانم چەند دقیق و دروستە، بەڵام بەرزبوونەوەیشی زۆر زۆر خەیاڵیە، زۆر سەرسوڕهێنەرە و دیارە ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە بە فعلی و بەکردەوە بەشێک لە کاری کامیێندارانی تر بێ ئیسیفادا بێ بێسوودە بێ. بۆیە ئەم ناڕەزاییە پێم وایە بەسەرەتا لە بەندەر عەباسەوە دەستی پێکرد کە ماوەیەک لەمەوبەریش بووە مەیدانی تراژیدیایکی زۆر گەورە و تەقینەوەیکی زۆر گەورە کە بەشی زۆری کامیێنداران لەوێ گیانیان لەدەستدا و ئەمە سەرەتا بوو لەوێەوە دەستی پێکرد و دواتر شارەکانی تری گرتەوە، گەیشتە نانەوایان، ناڕزایی نانەوایان لەسەر شەقامەکان دەستی پێکرد و هەروە ئەم ناڕزاییە تاو جێگای من ئاگادارم و تاقیبی هەواڵەکانم کردووە لەلایەن دەسەڵاتدارانەوە بە گازی فرمێسکە ڕێژ و ئەوانە وەڵام دراونەتەوە بە تویشی هەوڵی سەرکوتکردنیان دراوە. بەشێک لە فعالین و بەشێک لە هەڵسوڕاوان و تەنانەت ڕێکخراوی جۆر بە جۆر کە بەپێی ئامارێک کە دەرکەوتووە 189 کەس و لایەن پشتیوانیان دەربڕیوە وتیانە ئەم ناڕزایانە ئەبێ فراوانتر بێتەوە. ناڕزایەکان دەنگدانەوەیەکی زۆری هەیە لە ئاستێکی فراوانە لە دنیا، بەشی زۆری میدیاکانی دنیا، من ئاخشت ئاسۆشێت پرس چەند راپۆرتم لێبینی لەسەری بڵاوی کردوتەوە و هەروە کارگەیشتۆتە ئەوەی کە تەنانەت سەرۆکی پێما بێدا هێزی سەربازی یاخود هێزی ئەمنی ئێرانە ڕایگەیاندووە کە وتێتی کۆمەلگا لە دۆخێکی زۆر زۆر تایبەتایە و ئیتر چیتر بە باتوم یاخود بە کوتەک و بە سەرکوت ناتوانین وەڵامی ئەم کێشانە بدەینەوە. بەرحاڵ ئەمە هەواڵەکان بۆ ئەمە ئەو شتانن کە لە میدیاکانە دەرکەوتون و تاجێگای من تاقیب کردووە بینیومە. من پێم خۆشە باری سەرنجی خۆت لەسەرەوانە بڵێ یاوانێکە گەشتێکم من بیرچوبێ لەم بابەتەوە بیڵێم قسەی لەسەر بکەیت و لێکدانەوەی خۆت و تێڕوانینی خۆت سەبارەت بم دۆخەنەوێ. بەڵێ تۆ بەشێک لە فاکتەکان و ڕووداوەکە چۆن بووە باست کرد. ئەم مانگرتنەی کامیۆنداران و ڕانندەکانی کامیۆن یا سایق کامیۆنەکان زۆر زۆر گرنگە بۆ چونکی زۆر پانوبەرینە لە ئاستی سەراسەری ئێرانە
پەرەی گرتووە تۆ باست کرد 130 شار بەڵام 135 شاری گەورە چونکە ئەمە کامیۆنن کاڵا دێنەوە بن بە تایبەت بەشێکیان زۆر سوخت دێنەنانم بێنزین و گازۆیل و ئەوانە ئەیبەن بۆ پۆمپە بێنزینەکان پۆمپە گازۆیلەکان بەرهەڵاقبەت وعدم لە مەسا هەرەوە بینینەوە زۆر مهمە لە بەندەر عەباسەوە دەستی پێکرد بەندەر عەباس ئەوەڵەن بخۆی هەم وەک شار هەم وەک بەندەر یەکێ لە شوێنە هەرە گرنگە ئێقتصادیەکانی کۆمەلگای ئێرانە دوای ئەو کارە ساتە گەورەش بوو کە کەوتۆتەوە ئەوە نیشانەدا کە تعتیلکردنی کار لەلایەن ئەم بەشە لە کامیۆندارەکان سایەقەکانی کامیۆن دەستیان بردووە بۆ وەسیلەیەکی زۆر قودرەتمەندی خۆیان کە ئەویش هاتشۆکردنی پێکردنی کاڵاکان و ئیمکانات ڕێکوپێککردنە بۆ شوێنەکان و ئەمە هەرعانەوە دە ڕۆژی پێچوو لە ڕۆژی دووشەمبەی 1995ەوە یا بە تاریخی ئێرانیەکە یاڵان دقیق لەبیرم نییە لە وەختەوە دەستی پێکردووە لە ئەوڵەوە تویان هەفتەیە کە بێڵانەوە ئەمەلەن بەرەوە دەڕۆژ چووە بۆ بدەلەوەی هەر هاتووە بەهێز و بەهێزتر بوو جمهوری ئیسلامی ئەنواعی فروفێڵی بەکار برد هەمە تۆ ئیشارەت پێکرد هەڕەشە و مەسەنە لە شارەکانی وەکو مەشەد وەکو شیراز وەکو سنە هەواژ ڕۆژ لەوە پێش زەختیان هێنا فشاریان هێنا بازداشتیان کرد هەڕەشەیان کرد بەڵام بەری پێنە گیراوە و لە ئەوڵۆ بە تادادی شاری کەمتر دەستی پێکرد ئەڵان بەرەو 135 شار چووە لەوانێت تا سبێنە و دووسبەیە کە ئیدام پەیداکە هەتا پەرەگرتووتر بێ خواستەکانیان چیە تۆ بەشێکی شارەت پێکرد با من چەند دقیقتر بۆم یەکیانەوەی ئەوان ئەم کاڵا و وەسایلانی دێن و ئەیبەن خودی ئەمانەڵەنەڵەن هەزینەیە کە پێمانەدەن یان نرخێک کە پێمانەدەن لە خوارەوەیە بەنسبەت هەزینەیە کە یانە بێ بۆ سیارەکانیان بۆ کامیۆنەکانیان ئەڵەن زۆر لە خوارەیە و دەرەقەتی بەو میزان ئیمکاناتە دەرەقەتی ژیان ناین بەشێک جێروی تۆوتت ئەوە یاڵی نرخی گازۆیل چۆتە سەرێ ئەوەی خەبەرەکان لە ئەمانە ئەم سایق کامیۆنانە و یا بە ئەوەش بڵم لە پێش ئەم وەختیاڵین کامیۆندار و سایق کامیۆن واقعاً دوو بەشن یەکیان ئەو کەسانن کە بۆ خۆیان کامیۆنیان هەیە یعنی ماشینی گەورەیان هەیە لەوانەیە کەسێک بۆ خۆی یەک ماشین دوو ماشین سێ ماشینیشی بێ و خۆشی مەسەرەن جوزیوانە یەکیان لێ بخڕێ و کاری پێ بکە ئەمانە بە دەرەجەیەک وەزی ماڵیان دیارە باشترە لە چاو ئەو سایقانی کە بۆ خۆیان مڵکێکیان نییە کە بۆ خۆیان سیارەیەکیان نییە کە بۆ خۆیان کامیۆنێکیان نییە هەرەونەیە وەکو هەر کرێکارێکی دیکە چەند کارەکەن و بەڵام هەلومەرجی ژیانەکە ئەو نەسەختە فشارەکە ئەو نە لەلایەن کۆماری ئیسلامی و زۆرە کاڵانە بینی هەمووانەی ساحب کامیۆن هەم ساخەکانی کە لەسەر کامیۆنەکان بەکرێگرتەی کارەکان لە زۆرجێ خاستەکانیان مشتەرەکە خاستیان مشتەرک بوو یعنی منزورمێ زەخت و فشارەکەی جمهوری ئیسلامی وا زۆرەوە لە مەوردی نانەوەکانیشەوە کە تۆ دەست پێکرد نانەوەکان اتفاقاً پێش کامیۆنەکان کامیۆندارەکان اعتصابی خۆیان دەست پێکرد لەش ئەوەیە اعتراضەکە لە پێشە لەلایەن ساحب نانەوەخانەکانە خودی کاریگەرەکانی نانەوەخانەکانیش هاو قەدەمن هاو بەشن لەو اعتراضی ساحب نانەوەخانەکان یعنی دووبارە لەوێش زەخت و فشارەکەی جمهوری ئیسلامی و بێدەرەتانیە کە دای ئەسەپێنێ ئەو زۆرە ساحب کارەکە ساحب نانەوەکە و کاریگەرەکە لە زۆر جیا فەسڵی مشتەرێکیان پەیدا کردووە خواستی مشتەرێکیان پەیداش کردووە هاو قەدەمی پەیدا کردو لێرەش وایە بە یەک پارچە ڕاوەستاون جا ئەوەیە ئەم سەیارانە وەختی خۆی سەهمیان هەیە گازۆیل وەربگرن بە کۆپێن وەریەگرن بۆ سەر بەڵام ئێستا نرخەکەی وا هەرو جۆری تۆ دووسێ بەرابەر چۆتە سەرێ دەرەقەتی لەلایەکی دیکەوە نەزام ئەوارزی جادەکانیان لێ سەنن کە ئەویش نرخێکی زۆرە خودی بیمەبوونیان نرخی بیمەبوونیان دووسێ بەرابەر چۆتە سەر خودی لاستیکی چرخی ماشینەکانیان قیمەتی وها چۆتە سەر دەرەقەتی نایەن وەختێ کۆنە بێکردنەوە یان لە جادەکانە ئەڵەن ئەمنیەت نییە لە جادەکانە
زۆر جار هەر لەم هاتوچۆ و دژادەکانە نائەمنی هەم جادە وەکو فەرنیەکەی هەم نائەمنیەوەی کەسی خۆیان لە ئێران ئەڵان نێویان ناوە کەسانی زۆردار و زۆرگیر و ئەوانە پەیدا بن ڕەشوڕوتیەکە لە جادەکانە هەموو ئەمانە کەسی داوە بە دەزیەکەوە وە بە زەخت وە بە فشارێکی زۆر لەسەر ساحب کامیۆن لەسەر یا سایقەکان بۆیە بە یەک پارچەیی دەستیان ناوەتە نێو دەزیە کارێ باشیان کردووە خواستی مشتێکیان ناوتە مەدان و ئاوا پەرەی گرتووە و لە 135 شارە واڵعان کە زیک دە ڕۆژی لێ گوزارێ فشارێکی زۆری خستۆتە سەر پۆمبە بێنزینەکان زۆر ئەو شوێنانەی یا ئەو فروشگایانە ئەو شوێنانەی ئەم کاڵایانەی کە ئەمانەی بن ئەیبن و بن ئەیهێن و ئەیبن خستێتە سەر ئەوان جمهوری ئیسلامی هەم لایکۆ پرۆپاگەند و قسەی درۆینە لە عەلەیهیان هەم لە فکری تەفرەقە دروستکردنایە مەسەلەن ئەڵان هەر لەم بابەتەوە جوتیارەکان کە شاوەرزان مقدارە فشاریان پێگەیوە لەوەی سوختیان پێدەگەیشتووە لەوەی زۆرێک لە ئیمکانات و کاڵا و ئەوە کابێ بە بەشی کەشاوەرزی و بە بەشی جوتیاری بگانەگەیشتووە ئەڵانەوانش دەستیان کردووە بە ناڕەزایەتی جمهوری ئیسلامی خەریکە بڵێ جاوە خەتای کامیۆندارەکانە ئەوە خەتای ئەوان شتەکانتان بەدەستنایەگەیان خەریکەنەوە تەفرەقەیەکەن خۆشبەختانە ئەو شیاریە هەم لە نێو کەشاوەرزەکانە هەم لە نێو ئەمانیشدا هەیە لە نێو خودی خۆیان خەریکن سایق یا ساحب کامیۆنی ئەوەی پێڕین اعتصاب بشکێنێ اعتصابەکە ئەوە دروستەکەن تا ئێستا مواردێک بووە کە بڕێک نادروست و نادەقیق معاملە کراوە لەگەڵەوانەیە اعتصاب ئەشکێنەوە من هەر لێرەوە قسەی ئەواکەین کەسانێکیش بە هەر دەلیلێ بە هەر مەسلحەتێ نانەوێت لەگەڵم منکەن ئەبێ ئەوانەی وا نانەوێت لەگەڵم اعتصابە هەمڕای بکەن ئەوانەی وا اعتصابەکان بێ زۆر بە ئارامی زۆر بە منطق قانەعیان بکەن مزێربوو کارەکەیان کاگەر لەگەڵم اعتصابە نەکەون و چ زەرێرەکەن قانەعیان کە نووسعیەکان هاوڕێیان کەن تاوەی بە شێوەیەکی تونتیش لەگەڵیان بجۆڵنەوە ئەمە چوارچێنی هینەکەیە بەڵام کەم خۆ لەسەر دووشێ بەڵێ قەتع بووی هاوڕێ هاوڕێ ڕەحمان قەتع بووی سەراسەری بۆتەوە چونکی زۆر سەراسەری گشت ئێرانی لێ گەیشتووە چونکی هاوبەستگیەکی باش لە نێوان ناوجودی هەیە و بە تایبەت اتحادیەی کامیۆندارەکان هەیە اتحادیەی ساحب کامیۆنەکان هەیە وەکو سنفێ لەمەدا بۆتە ئاڵقەی بەیەکەوە چەسپانی هەموو ئەم کامیۆندار و سایەخەکان کاوە دەستیان یانی لێرەدا نیشانەدا ڕێکخراو بوون لە هەر ئاستەکا وجودی بێ چەندە ئەهمیەتی هەیە وسۆمیشتیژەوەیە زۆر پشتیوانی لێکراوە زۆر پشتیوانی لێکراوە لەلایەن نەهاتای کاریگەریەوە لە داخل لەلایەن معلمانەوە لەلایەن خانەنشینانەوە لەلایەن هەروەی شخصیات و چێرەهای سیاسی و هونەری و ئەوە و بەتایبەت لە ئاستی دەرەوەش ئێمە هەموو هێزەکانی چەپ و کۆمونیست و ئازادی خواز و لە ئەنگری چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش بە هەر شێوەیەک بۆمان کرابێ بە مێدیا بە ڕاگەیاندن بە هاوپشتی جەلبکردن بەرها پشتیوانیان لێکراوە و آخرین شتیژەوەیە دروست لە شەرایطێکا جمهوری ئیسلامی پرۆپاگەندیەوەی خەریکی نەسازین و خەریکی مزاکراکەین لەگەڵ ئەمریکاوە گەر سەبرتان بێ وەزاکە باشتر بێ ئەمان بەم کارەی خۆیان واخان مشتێکی محکەمیان لە دەمی ئەم پرۆپاگەندەی جمهوری ئیسلامی داوە لەم بابەتان و ئەهمیەتی زۆرە زۆر باشە بەڵام من یەک دوو سەرنجم هەیە لەسەر ئەو دۆخی کە دروست بووە لەم ناڕەزانیشیشانەوەیە شعورەکەی ئەم زیادکردنی زۆر خێرایەوە زۆر بڵین دەرسەدیە زۆر باڵایە لە دەرسەدیە مەسەن تۆگەل لە 5 سنتەوە بیکەی بە 50 سنت دەکاتەوەی کە تۆ لە 100 سوزارم 1000 زیادت کردووە شتێکی ئاواکە ئەم زیادکردنە دەم و زۆر گەورەیە هەستەکەی بەشێک بۆ ئەوەیە کە دەوڵەت فرسەتی پاشەکشەکردنی هەبێ ئەگەر ئێستێک بێنێتە سەر 20 سنت و ئەوانە ڕەنگە بڵێن ئەوە سەرنجام ئەم ناڕزایانە سەرکەوت و بە جۆرە لە جۆرەکان بەڵام فرسەتێکیش بۆ دەوڵەت هەیە کە بەشێک لە قەیران و ئەزمەکەی خۆی بەسەر
خەڵکی هەژار و کەم دەرامەتا دابسەپێنێنی لە بریەوەی کە ببێ لە 4 سنتەوە ببێ بە 50 سنتەوە کردمان بە 20 سنت بەڵام دووبارە ئەم زیادکردنە تەوان باری شانی لە ڕاستیە قورسی خەڵکی کاگەر و زەحمەکێش هەندێک تر زیاتر قورسەکە ئەمە لەلایەک لەلایەکی تریش ئەوەی کە ئاسۆیەک بۆ ئەم ناڕزایانە ئەبێت چی بێ مەسەلەن دۆخی ئابووری ئێران بە تایبەتی بەهۆی گەمارۆی ئابووریەوە ئەم مەترسی فراوانبوونەوەی ئەو گەمارۆیەش بەڕاستی چونکە ئێمە کە ئیبینین ئێستا لە ئەم مفاوەزاتان یاخود لەم گفتوگوانەیە لە نێوان ئەمریکا و ئێران ئاچێتە پێشەوە ئەمریکا لە پەساد ڕای ئەگەیەنێ یاخود نوێنەرانی ئەمریکا لەو گفتوگوانەیە ڕایەگەێنن کە ئێران بە هەموو جۆرەگە بێ ئەو مەرجانەی ئێمە قبول بکە دەنا سزاکان هێندەی تر فراوانتر و گەورەترەکەینەوە ئەگەر ئەمە ڕوو بداوە ئەم سزانە بەم شێوازە زیاد بکەن و ئەوانە سەرنجام لە بەردەم جمهوری ئیسلامیە ئەلتەرناتیڤێکی تر وجودی نییە غەیری ئەوەی کە دەست باتە سەرکوتیش ئایا ئەتوانێت بیباتە پێشەوە ینی بە گشتی پێم وایە ئەم ناڕەزایانە لە دۆخێکی زۆر تایبەتایە کە ئەچێتە پێشەوە و ئەمە ئەگەر جمهوری ئیسلامی لە ڕاستیە لەم گفتوگویانەیە نەچێتە پێشەوە و تەسلیم نەبێت و خۆی تەسلیمیش مەرجەکان نەکاتوانە سەرنجام دۆخەکە بە تەواوەتی قابلی ئاڵوگۆڕ قابلی گۆڕانە بە توندوتیژی و لە بەرێک هەڵۆشانی دەوڵەتە من وازانم بەشێک هەندێک جار ڕژێم بۆ خۆی باڵەکانی ناو ڕژێم بۆ خوان ئەیانەوە قەیران بۆ یەکتر دروست بکەن من وازانم لە ناو ڕژێمی ئێرانە تەیفێک هەن ئەیانەوێ ئەم ڕێکەوتنانە لەگەڵ ئەمریکا هەر چۆنێکە بچێتە پێشەوە و ئەوەشی کە ئێستا بڕیاری داوە لەسەر گرانکردنی سوتەمەنیەکان بەم جۆرە و بەڕاستی دنەدانی ئەم ناڕزاییانە بەم جۆرە هەستەکەی هەر ئەم باڵەیە کە ئەوێ لەگەڵ ئەمریکا بسازێ لەم کەین و بینەیە شتێک لەم بابەتانە تۆ درک پێ ناکە ینی مەسەلەن ئەم پاشخانە نابینی بۆ ئەم زیادکردنە چونکە زیادکردنەکە زۆر سەرسوڕ هێنەرە ینی مانای نییە ساڵێک بەو ئامیش هەمان شت ئەنجام درا پێم وابێ ئەو وەختە دووبارە هەر بڵین نرخی گازوایل و ئەوانە بوو بە شێوەیەک بەرز کرایەوە کە سەر تاسەری ئێران گڕی کرد من سەرنجێکی تریشم هەیە لە شێوازی ڕێکخراوکردنی ئەم جوڵانەوەنە بەڵامەوە بۆ دواتر هەڵەگرم پێم خۆشە جارێ لەسەرم بابەتە بەو ماوە کورتەی کە هەمانە قسەی تیا بکەین دواتر بچینە سەر باسی ڕێکخراوبوونی ئەم جوڵانەوە کە بۆ خۆی مەسلەیەکی گرنگ و مهمی قسە و باسەکانی ئێمە ببێ لە هەموو کاتێکا کە مەسلەیەک سەبارەت بە ئێران یاخود بە ناوچەکەمان باسەکەین وانە یەکێک بەڵام بەر لەوەی کە بچمە سەرەوەی کە فرست بە تۆ بدەم باری سەرنجی خۆت بڵێ پێم خۆشە بینەران دووبارە بیر بهێنمەوە کە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن ئەگەر لە سۆشیال میدیا لینکی ئەم بەرنامانە بڵاو بکەنەوە جێگای سوپاسی زۆرە پشتیوانمان بن بۆی ئەم سەکۆیە کە بۆ چەپەکان و ئازادی خوازەکان دروست بۆ پێکاتوە باشتر و زۆرتر بچێتە پێشەوە فەرمووڕە با من لە پێشا ئەو فاکتە جارێکی دیکە تاکیدکەمەوە دەقیقکەمەوە ئەو چوونە سەرەی نرخی گازۆیلەکە لە وابزانم دەبەرابەرەوەوانە ئەمە هێشتا کوێ بۆ گشت کۆمەلگاکە نییە زانیارێکی منەوە بۆ گەشت کۆمەلگاکە نییە دەنا دەری تۆڵی وەک جاری پێشوو حتمما تەقینەوەی زۆر گەورەتری بدواوە بوو ئەمە وتم بۆ ساحب کامیۆنەکان و سایقێکە بۆ خۆی کامیۆنەکەی خۆی نەبێ بۆ ئەو هیچ تێناچێ بۆ کامیۆنەکانە بۆ ساحب کامیۆنەکانە کەوەتا حتا بۆ ئەم بەشە ئەم ناڕەزایەتی لێکەوتێتەوە بەڵام دەمێکە ئەساسن بە تایبەت بێنزین پێشگازۆی دەمێکە لەوەختەوە ئەم دەوڵەتی پزیشکیانە زەڵام بەرەو ساڵێک کە چێ هاتوێتە سەرکار هەر قسەی ئەواکەن بێنزین گرانکەین بێنزین گران نەکەین قیمەتەکەی بەرین سەر داستانەکەی هەیە تەرحەکەی هەیە بەڵام ناوێت بە ئاشکرا زەڵە ناوێن هەر خودیان پزیشکیانەڵێ نا جارە ناتوانین جێبەجێکەین چونکی خەڵکەکەمان لێ ڕەنجێ بەم زمانە باسێکە هەروە گوتی من ناتوانم ئەم لایحەی حجابەی کە لە مەجلیسەکە لایحەی حجابێکیان تەسویب کرد
ڕسمەن وتی من ناتوانم اجرایک ئەڵان بێدەنگیان لێ کردو حجابی تر بە قەولی فارسیەکەی ئەڵێ ماڵی دەی تر کەس خۆ حجاب ڕعایەت ناکەن لە مەوردی زین و گازۆیریشەوە لە دەرفەت دەگەڕن بۆیان کرێ بەڵام بەڕاستی ئەترسن و پێم وابێ ئەم ناڕزایەتی و ئەم اعتصابی ئێستای کامیۆندارەکان لە خۆیان نیشاندا ئەو نیتریان ترسێنێ ئەوەی ئەڵێ بە شکڵێکی دەبەرابەری چۆتە سەرێ خۆتزانی سەرمایەداران و ئەجوم لە جمهوری ئیسلامی یەکێ لەوانە ئەهلی ئەنواعی فروفێڵن ڕاستە و قسەی ڕێی تێچێ لەوانەیە ئەوان نرخێکی زۆریان بردوێتە سەر بۆەوەی هەرەڵعان قسە و باز لە بینی تەرەفەی ناهەیە هەر لەم دوو سێ ڕۆژەی ڕابردووە با من هەر لێرە یادداشتم کردووە مەسئولینی دەوڵەتی بە قەولی خۆیان سازمانێکیان هەیە بەنێوی سازمانی ڕێگاوبانەکان یان ڕاهداری نمایندەی پۆلیس نمایندەی سوپای پاسداران ئەینەن دانیشتون قسە و باسییان کردووە فعلەن دارە دوو وعدیان داوە هیچ شتێکی ئیجرایە دوو وعدیان داوە توانێت لە یەکمانگی ئایندەیە ئێمە کارێکەکەین با بزانم ئەوەی هەرەوە مشکلی ئەم قیمەتی سوختەکە کە چۆتە سەرێ بۆتان حەڵکەین نیان تۆ چەند دەسەدە هێنی نەخوارە هەرەوە لەوانەیە مەسەن بە قەوری تۆ لە 50%ەکەەوە بیکەنە 25%. ئەویش توانن لەم مانگەیە بەڕاستیەکەن لە 1000%ەوە ئێستا 1000% زیاتر زیادی کردووە بە سەرەوەی کە لە 1000% بیکە بە 500%. یا مەسەرەن مەسلەی بیمەی تەمینی ئیجتماعیەکەیان ئەلان جزئیاتەکەی چۆنە من بەوردی نایزانم توانە ئەوەتان بۆ چارەسەرەکەین یعنی منزورمەوەیە بەڵێ ئەوان ئەو ترس و لەرزیان هەیە و ئەنواعی ئەم فروفێڵانش ئەتوانن بکەن بەڵام بەنظرم مەسلەی داعین حاڵە لە فکری فشارهێنان و سەرکوتکردن و تەفرەقە دروستکردن و اعتصاب شکن و ڕێخستن و ئەوانشدا هەن ئەمە وشیارەکی زۆریەوێ و خۆشبەختانە تا ئێستا وشیاریە وجودی بووە بۆ یەکانێ پەرەشی سندووە من پێم وابێ بەشێک هەر خودی ئەم وەزیەتە ئەم فشارە اقتصادیانەی کە هەیە بەڵێ جمهوری ئیسلامی وعدێوادا یالانەکان بەشێکی زۆر لە جمهوری ئیسلامی ئەڵان خودی خامنەیش و دەم و دەستگای نزیکەشی بەو نەتیجە گەیشتون مەجبورن بسازێن لەگەڵ ئەمریکا هەردوێنەکە هەم بۆ ئەوەڵجار کەسێک کە مەسئولی سازمانی هەستەیەکەیانە وتوێتی ئەگەر ئەمریکا لەگەڵمان بسازێ هیچ قەیناکە ئەم جارە بە ئەوانەی وە کۆنتترۆڵی دەم و دەستگای هەستەیەکەن چیان پێڵێن مەمورانی کۆنتترۆڵی سیستمی هەستەیی ئەمریکایی بابێن تا ئێستا زاهرەن ئەوەی لەلایەن ئاژانسی ئەتۆمی بینەلملەلی و ئەوەی مقارەکەی لە سوئیسە ئەچوون کۆنتترۆلیانە کرد عمدەتەنیش ئوروپایی بوون کەسی ئەمریکاییان تیانە بوو جمهوری ئیسلامی زاهران پێی حساس بوو تازە بە ئوروپایەکان یەکرد ئەمانە جاسوسی بۆ ئەمریکاکان ئێستا ئەو نەفشارەکەیان بۆ هاتووە ئەڵێ هیچ مشکل نییە مەمورانی کۆنتترۆلکردنی سیستمی هەستەیی خودی ئەمریکایەکان بینێرن چونکە ئەڵان خۆ ئەم جارە مزاکرەی ئەم جارە ڕاستەخۆ بینی ئەمریکای و جمهوری ئیسلامی دەوڵەتی ئەمریکا و جمهوری ئیسلامی جاران کاگەر پێنجی بە ئیزافەی یەک بوون پێنجی زائد یەک بوون و پێنج وڵاتی ئەوروپا ئەڵان ئەوانە لە کاران نییە خودی ترامپیش هەردوێنێ وتی بەرحاڵ ئێمە لە دوو هەفتەی ئایندەیە لەوانەیە خەبەری خۆشتان پێ بدەم بەرەو سازانی گەورە چین بە جۆرێک سازمانێکی قاتە مەموری خۆمە چن مەمورانی خۆمانە چن هەرچیەکیان پێ خۆش بێ بینن هەرکوێک پیان خۆش بێ ئەیتەقێنەوە هەرچێک پیان خۆش بێ لە کاریەخەن هەر ئا بەو زمانە خۆ دۆنەشەوەکە باسی کردووە یعنی خەریکە معاملەکان سەرەگرێ جمهوری ئیسلامی بەڵام ئەوەش بزانە باڵێکی هەرە تونندڕەوتر لەنێو خودی جمهوری ئیسلامی هەیە حتا لە نێو سوپای پاسدارانەکەشە ئەوانیش پیان خۆشە ئەم معاملەیە تێک بچێ ئەم سازشە نەکرێت چونکی ئەوان قازانج و بەرژەوەندیان لە درێژە گرتنی تەحریمە اقتصادیەکانایە حەسارە اقتصادیەکانایە لەم حاڵەتی شەڕەنگێزیەی بینی دەوڵەتی ئەمریکا و جمهوری ئیسلامیە بەڵام مەڵانەوانە دەستیان زۆر ناڕوە چونکی خامنەیی دەورانێکی قەدیم بە دەرەجەیەک چاوێکی لیان بوو ئیستفادەی لێکردن لە بەرابەر دەوڵەتی ڕوحانیوانە ئێستا کاری وازارە مەجبورە بێدەنگیان کاو نەیەڵێ بەڵام یەکشت جێگای سەرنجە خودی ئەم کامیۆندارانە ئەم ڕانندەگانی کامیۆن
ئەڵان خانە نشینەکان نانەواییەکان کوڕە کەوش فرۆشەکان هەر لەم هەفتەی پێشوە اعترازیان بووە بەشێک لە بازاڕیاتە خۆ ئەزانن ئەم معاملە و سازشە لە بینی جمهوری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا بەڕێوەیە دەی بۆ منتەزر نەبوون بڵند دادەی با مانگە تریش منتەزر بین دوو مانگی تری منتەزر بین بەڵکو وەزەکە چونکی ئەزانن سازانی دەوڵەتی جمهوری ئیسلامی لەگەڵ دەوڵەتی ئەمریکا واقعاً هیچ باشبوونێک لە هەلومەرجی اقتصادی ئەم بەشەکانی خوارەوەی کۆمەلگا بەوجود نایەنێت چونکی لە دەورەی بەرجامە ئەویان دی بەرجام زۆر لەمەی وا ئێستائیکەن باشتر بوو کەمتر سەریان دانەوان بوو ئیمتیازی زیاتریشیان گرت بوو ئۆباما بەکارە بە ملیارد دۆلاری بۆ ناردن بەڵام هیچ باشبوونێک لە هەلومەرجی اقتصادی و ئابووری کرێکاران خانە نشینان پەرستارەکان هەرم ڕانندگانی کامیۆن ساڵی 2018 یعنی 7 ساڵەوە پێشیش دەستیاندایە هەرمانگرتنی هەتا ئەو وەختە لە ئاخرەکان تا 1970 ڕۆی ئەڵان لەوانەیە ئەمجارش وای لێبێ بەڵام ئەم جارە بەهێزتر و قەویترە و لە هەلومەرجێکی جیاوازترایە بۆ بەنظرم بەشی خوارەوەی کۆمەڵانی خەڵک چاوەڕوانیەکی وا زۆریان لەم سازانە نییە بینی جمهوری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا و تەنانەت ئەگەر بسازێن خودیان بەشی خوارەوەی کۆمەلگا اعتماد بە نەفسێکی زیاتر پەیداکەن تونتر بن بەرابەر بە جمهوری ئیسلامی جریانی بەرجامە لە بیرمان بێ بەرجام قەراردادەکەی نووسرا بوو ساڵی 96 ئێرانەکەی مانگە دوای ئەوەی وا مەشهورە بە ئاخێزی دەیمانگی 96 کە هەر لە دەستپێکیە 50-60 شار بوو و لە ئاخری هەفتەکەیە 410 شار درست مانگێک دوای بەرجام بوو چونکی ئەوەڵەن ئەم قەرارداد و سازشە بینی دەوڵەتی ئەمریکا و جمهوری ئیسلامیکە وانی هەر فەورەن هەموو حەسارەکان لابن خۆ دەزانی چ پرۆسەیەکی پیچیدەی هەیە لە عێراق دیمان چۆن حتا لە دەورەی سەدامێکی شاکە کۆرنۆشیشی کرد بوو دوای ساڵی 91 و ئەوانە دەنەچێت من مەزمویە بڵێم من پێم وابێ کۆمەڵانی خەڵک هەرم کامیۆندارانیش ئەزانن تەنیا ڕێگاکەی ئەوەیە خۆیان ڕێک بخەن خاستەکانیان بێنە مەیدان باشە باسی ئەخیرمان ئەمەیە ناوڕە ڕەحمە من یەک سەرنجم کە هەیە لە سەرم بابەتە باسەکات تەنها ڕەبتی بە ئێرانەوە نییە ئەنە گەر ئێستێمە سەرنج بدەیت تەنانەت جوڵانەوەی بڵێنیە لەک زەردەکان یاوە ئێوە پێڵنجری قەزەردەکان لە ئێران وای پێڵن ئەوانە لە فەڕەنسا بۆ بوونە هەر بابەتی ئەمانە بوو ئەمە ئەوانیش بەشێک لەو بڵێن کامیۆندار و لە دیارە کامیۆن بە زمانی خۆمان لە کوردستانی عێراق پێڵێن لۆری لۆری گەڵابە بۆ کاری ساختمانی وە کاری بیناسازیوانە بەکاری زۆرتر پێ وترێ لۆری کە بۆ هێنانی شتومەکووانە سیاری گەورە ئەوانە مەسەن لە فەڕەنسایە لەک زەردەکان لەم بابەتە ڕێخستانیان لەم بابەتە ناڕزاییان ئەنجامدا یەکێک لە سندیکا زۆر بەهێزەکان و ئەوەی کە لە دەرەوەی بڵین نۆرماڵ و کاری نۆرماڵی ئیتیحادی ئەوانە کارەکە سی کۆباسە لە ئیتالیا کە ئەو هاوڕێمان ڕۆبەرتۆ لەوێ فعال و کاریگەرە ئەوانیش بە جۆرە لە جۆرەکان لەم بابەتە ناڕزایانە ئەنجامەدەن کە شقامەکانەگرن تەنانەت بە کامێرەکانیان شقامەکانەگرن من بەستمەوەیە ئەم دیاردەی خەریکە بێتە دیاردەیەکی تۆزێک فراوان لە دنیاە کە لە بری ئەو بەشەی کە ئێمە بە هەمیشە و دایم باسی کارگەرانی سەنعەتیەکەین و ئەوانە زۆر جار لەم ناڕزاییانەیە ئەم بەشانەیە نەپێشەوە کە زۆر لە سەنعەتە ڕاستە و خۆ لە ناو کارخانەیە و لە ناو کارگەیە بەشدار نین بەشێک ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ کارگەرانی ناو کارخانەکان زۆر کۆنتترۆل کراون زیاتر ینی بە جۆرێک لە بەرامبەر ناڕزاییەکانیانە باجێکی زۆرتر ئەدەن بانی کێشەیەکی گەورە بۆ ژیانیان دروستە بێ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی تەنانەت ئەگەر هیچ نەبێت لە ڕووی گوزەرانەوە لەگەڵ هەڕەشەی زۆر جدی بەرەو ڕوە بن بەڵام لە حاڵێکە ئەم بەشە لە چینی کارگەر کە ئیتر
جۆرێک تێکەڵیشن بەشێکیان خاوەنی کامیونەکەن خۆیان کامیونەکان هەیە بڵێن لۆریەکان هەیە خۆیان کاری پێکەن بەشێک نهر ڕانەندەن وانە ئەم بە شاستەکەی ئازادیی زۆرتری هەیە بۆ ناڕزایی دەربڕین مەسەرەن ئایا ئەمە وا لە ئێمە ناکا بە جۆرە لە جۆرەکان لە شێوازەکانی ڕێخستن و ئەوەی کە چۆنی ئەم ناڕزایانە ڕێوخین کەمێک فراوانتر لەوەی لە پێشووترا بیرمان کردوەوە لەو قاڵبانەیە بیر بکەینەوە بەستمەوەیە تۆڕەکانی ڕێخستنی ناڕزایی چونکە ئەمە وانە تەواو بێ ینی بە بڕای من ئەم توێژە لە کۆمەلگا لە کاتی جمهوری ئیسلامی تەنان لەگەر جمهوری ئیسلامیش لە ناو بچێ ئەم توێژانە لەخوا لە بڵین کەم دەرامەتانەی کۆمەلگا کەمێک ئازادتر لە ڕووی کارکردن و ئەوانەوە هەمیشە لەوانەیە مەدانێک و بوارێک بن بۆ تەقینەوەی ناڕزایەکان ئایا ئێمە پێویستمان بەوە نییە بڵێن بە شێوەیەکی گشتی ئەڵێم کە بە جۆرێکی فراوانتر و لە دەرەوەی سنوق دەردی ئەڵێ بیر بکەینەوە لە شتێ لە شێوازی ڕێخستنی ئەم تۆڕانە یاخود بەستنەوەی ئەم تۆڕە ناڕزایانە بەیەکەوە یاخود دەرکردنی بوونی جۆرێک پلاتفۆرم و جۆرێک بڵێن نەخشەی دیاری کراو بۆ ئەم بابەتە من ئەمە سوالێکە بۆم دروستە بێ هەمیشە و دایم من بیانی هەوڵ بدەین تەنها ئستینتاژاتەکانمان لە ناڕزایەکان و ئەوانە پشتیوانی کردوانە نەبێ ڕێگاکردنەوەیکیش بێبیرکردنەوەی بێ لەوەی کە چۆنی ئەم ناڕزایانە جاری داهات و کە هاتە مەدان لە هەمان ئەم قاڵبەی ئێستایانە بێ کەمێک پێشڕەوتر بێ کەمێک بڵین کارامەتر بێ کاریگەرتر بێ و ڕێخستنەکانی کە دروستیەکەن لەم چوارشێوەیە پایدارتر بێت حتمما جێگای بیرکردنەوەی ڕەحمان 4 دقەمان هەیە بۆ ئەم حتمما ڕێخستنی ئەم بەشە ئێمە ئاوای پێڵێن بڕێک بە تۆری واقعی ئاوایە ڕانندەکان بڕێک پرژ بڵاون یا کامیۆندارەکەی ئەڵام با ئێمە ئێرە دوو بەشە خودی کامیۆندارەکان ئەڵان اتحادیان هەیە عقب هەرچی بێ ئەوان ئەویان خۆسەزمان بۆ ئەوان اتحادیان هەیە سایقەکانیانە چونکی عقبەت لە نەزەر دەوڵەتی جمهوری ئیسلامیەوە صاحب لۆریەکان چای یەک دانیان بێ دوو دانیان بێ سێ دانیان بێ ڕەنگە بازێک دەدانشی بێوانە وەکو کارفەرما تەمەشایان کراوە عقبەت لە قانونی ئەوانە بە سەرزارەکەیش ڕێکخراوبوونیان بۆ کاریگەرانی بەڕستمیان ناسیوە ئەوانە پیانەڵەن ئەنجوم اتحادیهای سنفی یا ڕێکخراوەهای سنفی ئەنجومەنهای سنفی ئەوانە بۆیان بەڕستمیان ناسراوە صاحب لۆریەکان ئەلان اتحادی خۆیان هەیە و ئەوە بینین لەم اعتصابی ئەم جاریشە بەکار هاتووە خۆی بۆتە وەسیلەیەک بۆ متحدکردن و یەکخستن ئەگە ئەوە ئەمێنێتەوە ئەو بەشەی تر کە سایقەکانن ئەوانیش پێویستە خۆیان ڕێک بخەن لێرە دقیقاً لەگەڵ کارخانە فەرقی هەیە متەمەرکز نین لە یەکجێ نین شاید ئەو شتەی یەکێ وەک من زۆر عقیدەی پێێتی لە کارخانەکانە لە مەراکزی کارە لارجێکە حتاگە لە 50 کاریگەری زیاتر تێبیاڵم کۆبوون و گشتەکەتان بگرن کۆبوون و گشتەکەتان بکەنە بەردی بناغەیەوەی دوایی بەرەو شوڕاکەمسن ئەلئان تۆ لە نێو سایقەکان لە سەراسەری ئێرانە کۆبوونەوەی گشتی دەم و دەست نەدا دەرنەچە منیش پێم وا بێ شکلێک لە ڕێکخراو بوون کە هەروەی پێڵێ حاڵەتی شەبەکەیی تۆ ئەوەی تۆ پێڵێ تۆڕی هەو مەبەستکردن دەستیان لە نێوی دەستیەک دانان بەوجود بێ ئەوە گەڕێتەوە سەر خودی ڕابەران و پێشڕەوانی نێو خودی سایقەکانی ئەم لۆریوانە لە دڵی ئەم خەباتەشە بیر لەوە بکەنەوە چۆن ئەو تۆڕە سازماندن چۆن ئەو شەبەکە سازماندن چونکی عاقبەتە مەسەلەن کامیۆندارانی سنە کامیۆندارانی مەریوان منینێکی زۆر جوانم بینی ڤیدیۆکی زۆر جوانم بینی کاتی بە ئەوەی بەندەر عەباس کامیۆندارانی مەریوان پێکەوە لە بێک مەسیرە ئەڕۆیشتن بۆ بڵین بەشداریکردنی خەمی هاوڕەکانیان و هاوکارەکانیان مەسەلەن بۆ ئەم بابەتانە نەکرێت بە بەردی بناغە بۆ دروستکردنی ڕێکخراوی فراوانتر بەڵام منیش پێم وایە ئەکرێت لە ئاسەراسەری ئێرانە شەبەکەیەکی یەکگرتووی گەورە لە بینی مەسەڵەن سایق لۆریەکانە بەوجود بێ ئەجملە بەردی براکەی بە قەولی تۆڵانەوەی تۆڵەی لە جریانی قسەکانە لە هەر شارە لە هەر شارە ساقانی ئەو لۆریە ئەتوانن کۆش بنەوە
ئەتوان ئەوانی لە سەد هەر شارێکا کۆبوونەوەی گشتیشیان بێ نوێنەری خۆشیان تەعین بکەن لەگەڵ شارەکانی کەس لە ئێرتباتا بن بەرحاڵ لە ئاستی ئەوەختە محافظەیەەکە لە ئاستی یا ئەوەی ئێمە پێڵێن ئۆستانەکە تا سەحی سەراسەری جێگای بیرکردنەوەی زیاترە و بە نظرم بەبێ بە خەلاقیێتەوە بە ئێبتکارەوە شێوازێک لە ڕێکخستن جێبخەن لە نێو خۆیانە کە نەهایەتەن لە سەحی هەر شارەتوانن کۆش بنەوە کۆبوونەوەی گەشتی بکەنە بەردی بناغی ساخەکانی هەر شارە بەڵام ئەگەمانەوە گشتی تر و سەراسەری تر و لە ئاست ئێرانە بێ ئیترەوە بێ نوێنەرانیان انتخاب بکەن ارتباطیان لەگەڵ یەکتری بێ یعنی شەبەکەیەک لە نوێنەرانی سایقەکانی هەر شارێ بەیەک وەسڵ بوو ئەتوانێت بێتە ئەو محوەری ئەسڵی ئەو یەکخستنە نێوی اتحادیە لەسەردانن نێوی شوڕای لەسەردانن نێوی سوزانم تۆڕی هاو مەبەستی سوزانم سایقەکانی لەسەردان ئەوە گەڕێتەوە بۆ سەر ئێبتکاراتەکەی خۆیان مهم جەنبەی ڕێکخرابوونە ئەزانم وەختەکەمان کەمە شاید ئەبێ لە فرسەترا و زیاتریش بیر بکرێتەوە دووشت زیاد کەم چون لە قسەکانی پێشتر باسی کرد جمهوری ئیسلامی گەر ئەوزعەکەی بۆ کۆنتڕۆڵ نەکرێ بەرەو سەرکوتی زیاتر بڕوە حتمما واکات جمهوری ئیسلامی بەرەو سەر هەر ئێستاژێکا و زیاتریش بەرەو سەرکوت دەڕوا بەڵام مەسەلە ئەوەیە هەم توانایی سەرکوتی وەکو جاران نەماوە جمهوری ئیسلامی هەم جامعەکە کۆمەڵگای ئێران بەڕاستی ئەڵان چاونەترسترە من پێم وایە حتمما دەسەداتە تونوتیژی زیاتر بەڵام تیا سەرکەوتوو نابێ ئەمە مەسەلەیەکی مهمە لایەکی دیکەشەوە پێم وایە حتا جمهوری ئیسلامی ئەگەر بە سازانێکیش لەگەڵ دەوڵەتی ئەمریکا و ترامپ و ئەوانش بکە چارەسەری ئەم وەزیەتەی پێناگرێت حتا چونکی کۆمەڵانی خەڵک و هەرم ساحب لۆریانە و ساقەکانی لۆریش ئەزانن جمهوری ئیسلامی بە زەعف و زەبوونیەکی زیاترەوە سەردانەوێنێ بۆ دەوڵەتی ئەمریکا بەڕاستی لێی ئازایانەتر دێنە مەیدان و من پێم وابێ ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی چاوەڕوانی ئەوە بین ئاخێزێکی دیکەی گەورەتری کرێکاری و جەماوەری بێتە مەیدان زۆر باشە بەرحاڵم باسە لێرا تەواوەکەین پرسیار و ئەوانەی وروژان کە توانین لە بەرنامەکانی داهاتووە زۆرتر لەسەریان بدوێن و قسە بکەین بچینە سەر باسی دووەممان سەبارەت بە پرسیارێکە چی بەهادارە کەرامەتی دەسەڵاتداران یاخود گوزەرانی خەڵک و لێرە ئەمە بەسمان خەڵکی کوردستانە و ئەم بابەتە سەبارەت بەو لێدوانەیە کە مەسعود بەرزانی چەند ڕۆژێک پێمان بێت ڕۆژێک لەمەوە بەربوو لە کۆبوونەوەیکی گوایە یەکگرتنەوەی دوو لەو ڕێکخراوە حیزبەکانی خۆیان کە پێشتر جیان کردبوونەوە ئێستا یەکیان پێگرنەوەیان کەن بە مناسەبەیان کەن بە ئاهەنگ لەوێ کۆمەڵی قسەی کردبوو کە باسی ئەوەی کردبوو کە ئێمە خەڵکی کوردستان بۆ شۆڕشمان بۆ موچە نەکردووە شۆڕشمان بۆ موچە نەکردووە شۆڕشمان بۆ ئەوە نەکردو ئاڵوگۆڕ لە ژیانی و گوزەرانە بکەینەوەوانە و شۆڕشمان بۆ کەرامەت کردو گوایە کەرامەت لە نانی سەرسفرە مهمترەوە گەوەی کەسێک کە نانی سەرسفرێ نەبێت توانێت کەرامەتی هەبێ بەرحاڵ من کردنەوەی ئەم باسە بۆ ئێوە بەجێڵم بەزەوە بڵێم هاوڕە ڕەحمان لە 20 دقە زیاترمان نییە بۆ ئەم باسە دەوری یەکەم 5 دقە فەرموو من گوێم لەو وتارەی مەسعود بارزانی بوو لەو کۆبوونەوەی کە تۆ باست کرد ئەوەڵ شتێک بۆ بیری هێنامەوە قسەیەکی خومینی بوو خومینی 7 مانگ بوو 8 مانگ بوو لەسەر کار بوو ئەنی دقیقاً لە مانگی 6 ئێرانی ساڵی 58 ینی 2 هەفتە 3 هەفتە دوای ئەوەی دەستوری هێرش بۆ سەر کوردستانی ئێرانی دا و ئێمە تازە ئەو وەختە ئەوڵین واحدەکانی هێزی پێشمەرگەی ئەو وەختە کۆمەڵە دروست بووین و من بۆ خۆم لە منتەقەی بۆکان یادی بەخێر لەگەڵ هاوڕێی زیندەیە دکتۆر جعفەری شەفیعی بوون بەیەکەوە خومینی ئەو وەختە کە ئۆتۆریەتی چی گەورەشی لە نێو بزوتنەوەی ئیسلامی ئەو وەختەدا بوو وردە وردەیتر کرێکاران لە کۆمەڵگای ئێرانە بێکاران بەشی دیکەی خەڵکی ڕەشوڕوتی ئەو جامعە
کە اتفاقەن بۆ ئەوەی بژیویان باشتر بێ ڕەفاهیان بێ ژیانێکی باشتریان بێ هات شش مانگیان جمهوری ئیسلامی بەر خلافی وعدەکانی خودی خومینی هیچێک لەوانەی جێبەجێ نەکرد گەڕاوە ڕوو بە کۆمەڵانی خەڵکی ئێران بەو لەهجە جوانە فارسی خۆی کە ئەو وەختە قسەی پێکرد بە هەلەوە بگەڕێن بە حاڵی ئێمە با من هەر تازە تەرجمەکراوەکەی بە کوردیەوتی ئێمە شۆڕشمان بۆ اقتصاد نەکردووە اقتصاد هینی کەرە ببورن بینەران و بیسەرانمان ببورن ئەمە خومینی جەلات ئەو وەختە ڕوو بە کۆمەلگایەکی 40 ملیۆنی ئەو وەختە کوتی ئابووری هینی وڵاخە هی کەرە ئێمە ئەوەمان بۆ ئەوە شۆڕشمان نەکردووە ئێمە بۆ ئیسلام شۆڕشمان کردووە ئێمە بۆ بەهاکانی ئیسلامی شۆڕشمان کردو ئێمە بۆ زیندووکردنەوەی ئیسلام شۆڕشمان کردەوە ئاوا جوابی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و خەڵکی برسی لەو کۆمەلگایەداوە بەڕاستی وەختی قسەکانی مەسعود بارزانیم گوێ لێ بووتی جا ئێمە شۆڕشمان بۆ موچە نەکردووە و شۆڕشمان بۆ کەرامەت کردەوە عینی قسەکانی خومینیم بێکەوتەوە ڕاستەکەن خومینیش و مەسعود بارزانیش کە یەک ڕۆژ برسیەتیان نەدیوە نەخۆیان نەبنە ماڵەیان نەبرسیەتیان نەدیوە ئەوەی پێڵن لە ئیمکاناتی باشە ژیاون هەمیشە و دایم لە ئیمکاناتی باشە ژیاون تازە خومینی ئەم ئەدا و ئەتوارەی دەردێنا لەبەر چاوی تەلەڤیزیۆن نان و ماست و پیوازی دەردێنا و ئەحمەد ئاشا ئیمام چەندە مستەزعەف پەناهە و لە هینەکە ئەوە تۆی خەڵکی کوردستانی عێراق لە مستەفا بارزانی و گرتوێتی تا مەسعود بارزانی و تا نەچیروان بارزانی و تا خانەدانەکان و تا خانەدانی ماڵی تاڵبانیش تا سەرانی یەکێتی و پارتی کەی ئەحساسیان کرد بێموچەیی یانی چی بێ ئیمکانی یانی چی نەبوونی نان و ئاوی کافی بۆ ژن و مناڵە لەسەر سفرە یانی چی ئەمەیان نەدیوە ڕاستەکە و اتفاقا شۆڕشی ئەیلولەکەی ئەوان کە زۆری افتخار پێواکەن هەر ئەم ڕۆژانە مام خدرێکەیە لە پەنجەمۆری ڕوودا و ئەڵە بابە عەبدولکەریم قاسم ئەکرا لەگەڵی بسازێن بەڵام شۆڕشی کورد لەگەڵی نەسازان و من تاریخەکەیم خوێندوتەوە لەو وەختەوە بەرابەر بە عەبدولکەریم قاسماتن و عەبدولکەریم قاسمی ویست ئیسلاحاتی ئەرزی بکەیتر تەواوی فێئۆداڵەکان سەرۆک عەشیرەتەکان و ئەجوملە خانەدانی بارزانی ئەوە لە کتێبی دیداری تەمەنە ئەتە تاڵەبانیش ئشارەیەکی پێکە لە جەیەکە بە جۆرێکی دیکە ئەینەن بۆ دفاع لە سەرۆک عەشیرەت و فێئۆدال و زەویدارەکانی کوردستان نەسازان من ناڵم دەوڵەتی عەبدولکەریم قاسم باش بوو ئەو کارم چاکی و خراپی ئەو نەبوو لە ئەنگری ئەویش وەقەت ئێمە نەبووین جەریانێکی ناسیۆنالیستی کۆنەپەرست بووە هەرچیە بێ بەڵام عەقبە دەویست زەویزار هەمووی بەدەست سەرۆک عەشیرەت و فێئۆدال و نەما بوو خانەدانی بارزانی و هەموو فێئۆدالەکان و سەرۆک عەشیرەتەکان دەستیان کردەوە نێویان نا شۆڕشی ئەیلول لە وەختەوە لە منە پرسی هیچ قازانج و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراق و هیچ کوێکی ئەم شۆڕشی نە ئەیلولەکەیان نە گوڵانەکەیان نە شۆڕشی نوێەکەی یەکێتی نیشتمانی هیچ کات لە خدمەت قازانج و بەرژەوەندی بەشی هەرە فراوانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراق و مەنتەقەکە نەبووە ئەوە زۆر ڕۆشنە دەرنەچە دەردی و کۆمەلگایە نازانن ئازاری و کۆمەلگایە نازانن خۆیان داسەپاندۆ بەسەریەکە دەنا عاقبەت حاضر نین من اتفاقا ئەو خەڵکە صاحب کەرامەتە ئەو مامۆستایانی صاحب کەرامەتن ئەو کرێکارانەی صاحب کەرامەتن لە کوردستانی عێراق بە دوومان و بە سێمان و بە چوارمان بیستومە ئەبینم موچان ناوی حتا کاریان کردووە بەڵام لە جیەکە ئیتر چەقۆ بە ئێسقانیان گەیشتووە هاتوونەتە مەیدان ئیتر دوایە من باوەڕ ناکەم هیچ بنەماڵەیەکی تایفەی بارزانی هەفتەیەک بێ موچەیە و موچە زۆری ئێستا پێی تەحەمل بکرێ یەک ساعتیش ناتوانن لە یەکێک ئیمتیازاتەکانی نەتیجە ئەمە چی ئەگەیەنێ ئەمە چی ئەگەیەنێ ئەگەیەنێ دەسەڵاتدارانی کوردستانی عێراق و ئەڵان لە ڕاسی هەمووشیانەوە گویان مەسعود بارزانی بۆتە کاراکتەری وڵێن چەندە بێگانن بە دەرد و ئێش و ئازاری ملیۆنها ئینسان لە کۆمەلگای کوردستانە بۆ یەکانێک کۆمەلگای کوردستانی عێراق بە هەر شێوەیەک و هەر جۆرێکە
کرێکاری زەحمە کێشی مامۆستای ژنانی لاوانی ئەوەی بژی بێوێ ئەوەی سەعادەتیەوێ ئەوەی ئاسایشێکێوێ ئەوەی ئاندێکی باشترێوێ ئەبێت ڕۆژ لەگەڵ ڕۆژ و لە جاران زیاتر بەرەی خۆیان لەم دەسەڵاتە گەندەڵا لەم دەسەڵاتە کۆنەپەرستە دەم دەسەڵاتە داسەپاوە جیا بکاتەوە فکر بکەینەوە بۆ ڕێکخراوبوون بۆ سازماندان بوون بۆ هێنانە مەدانی ئالتەرناتیڤێک کە بەڕاستی موچەی کۆمەڵانی خەڵک و بژیوی کۆمەڵانی خەڵک جزئی بەرنامەی ئەوەڵی بێ ڕاست تاوانم قسە و باسانەی بەرزانی بەڕاستی منی یادی شتێک هێنایەوە کاتی خۆی ئەرم بەرزانەیە کاڵێ موچە هیچ مهم نییە و کەرامەت گرنگە ئەوانە جارە بەر لەوەی باسی ئیمکە من لە پێشەشەکەما قسەیەکم کرد کەوتم ئەگەر نان نەبێ کەرامەتیش نابێ بەستمەوە نیەوانەی کە برسین لە کوردستان کەرامەتیان کەمتر بێ لەوانی کە دەوڵەمەندن حتمەن پێچەوانەکەی ڕاستە چەندێک ئەچیتە سەرەوە سەروەت و سامانی کەسێک لە کۆمەلگایە چێتە سەرەوە ئەوەندە لە بەها ئەخلاقیەکان و لە بەها ئینسانەکان و ئەوانەی کەمترە بێ ینیوان ڕاستەوانە ئەگونجن چەند دەوڵەمەندتری و چەند دەسەڵاتدارتری ئەوەندە نائینسانتری ئەوەندە لە بەها ئینسانەکان دابڕایەوە پێچەوانەکەشی ڕاستە بەڵام حقەتەکەی ئەوەیە بێنانی و بێ موچەیی و بێ دۆخی نالەباری گوزەرانی کۆمەلگایەک و ئەوانە زەلکاوێک دروستەکە کە هەموو جۆرە نەخۆشیی تیا پەراسیێنێ تۆ کۆمەلگایەک برسی بکەیت و ئەوانە ناتوانێت چاوەڕوانی ئەوە بیکە ئەم کۆمەلگایە بیر لە بەها ئینسانەکان کاتەوە بە شێوازێکی ئەمڕۆیی ئەمە ئەو حقیقەتەیەکە بێت درک بکرێ و ئەوەی کە ئێمە لە کوردستانە ئەیبینین ئێستا دیاردەیەکی زۆر زۆر سەرسوڕهێنەرە دیاردە سەرسوڕهێنەکە لەوەیە کە جیاوازی چینایەتی لە کوردستانە ئەتوانی لەگەڵ هندستان و لەگەڵ مەکسیک و لەگەڵ بۆ نمونە پاکستانوانەیە مقایسە بکە کە ئەمانە تەبعاً نمونە زۆر زۆر زەقەکانی جیاوازی دەخلن لە دنیاە جیاوازی بڵین داهاتن لە دنیا جیاوازی چینایەتین لە دنیاە یعنی ئێمە دوێنێ من بابەتێکم لە شوێنێ خوێنەوە کەسێک لە وەزیری کاروباری کۆمەڵایەتیە شتێکی ئاوایە پێمان بێ لە کوردستان قسەیەکی کردوواڵێ 205 خێزان لە کوردستانە داهاتیان لە خوار 185,000 دینارەوەیە 185,000 دینار بە حاڵ نان و سەوزەی پێ ناکڕی بۆ مانگێک بۆ خێزانێک 185,000 ئەسڵان بەشی هیچ ناکە یعنی ئەگەر ئەمە دۆخی تەمەن 205,000 زەربی چواریشی کە نزیکەی 150,000 ئینسانەکە لە کوردستانە کە بەلای کەمەوە ئەکاتە لانی کەم لە 115 لە 100 ئەوەندەی دانیشتوانی کوردستان ئەمانە ئەم بەشە لە کۆمەلگا بەم ڕادەیە لە هەژاریا بژین و ئەمانە چۆن شۆنی ئەکری قسە لەسەرەوە بکرێت کە نانگرنگ نیە نان مهم نییە تۆ کۆمەلگایەک بەم دەوڵەمەنیە بەم سەروەت و سامانداریە هێناوتەتە قەراغی برسێتی بەم سیاسەتانە و بەم ئیرانی کە بردوتە پێش و پاشان موچە مهم نییە و اقتصاد مهم نییە و ئێمە بۆ دۆخی ئابووری شەڕمان نەکردو ئەوانە لە تاریخی مێژووی بەرزانیە لە ئەو بابەتانەی کە هەیە لەسەری ئەو چێتوانە پێشێن لەو شەڕانەی کە ئاخر جار لە بینی حکوومەتی عێراق و جوڵانەی بەرزانیان دروست بوو لەسەر ئەرزاق بوو یەکێک لە نەفەرەکانیان چوو لە دایرەی پۆلیس داوای ئەرزاق بکاتوانە لیان بوو بە شەڕ کوشتیان و لە دوای ئەوەوە ئەم حرەکەی دەسی پێکرد یان چی ئەرزاق مهم نێت تۆ باب و باپیرانت مەسعود بەرزانی لەسەر ئەرزاق شەڕیان لەگەڵ حکوومەتی عێراق کردووە باب و باپیرانت عائیلەی بەرزانی خێزانی بەرزانی خێڵی بەرزانی بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی خۆیان شەڕیان لەگەڵ هەموو عشیرەتەکان ناکرد لە دوای شەڕی عشیرەتەکانەوە شەڕیان لەگەڵ دەوڵەتی عێراق کرد خەریکی جەردەیی بوون خەریکی دزی بوون خەریکی تاڵانکاری بوون عشرەتان نێژ لەو دووبەری خۆتان کە تاڵانی نەکەن و ئەمانە دوای ئەوە هاتن لەگەڵ حکوومەتی بەحسا یا لەگەڵ حکوومەتی عێراق حکوومەتی مەلەکی ئەو سەردەمەیە کەوتنە کێشە و ململانێ و شەڕەوەوانە ئەمە تاریخ و مێژووی ئێوەیە تۆ ئێستا دی باسی ئەوواکەی موچە مهم نییە اقتصاد مهم نییە گوزەران مهم نییە نانیش سەر سفرەی مناڵان ماڵان مهم نییە مناڵ برسی بە لە کوردستانە مهم نییە تۆ بە چی توانێت تۆ نەنەراتی ئەم خەڵکە بکەیت
باسەکە لەسەرەوەیە هاوڕە ڕەحمان ئەمانە چوون لە ئەمریکا قەراردادی 10 ملیارد دۆلاریان ئیمزا کردو لەگەڵ کۆمەڵی کۆمپانیای نەوتی ئەمریکیە لەگەڵ دەوڵەتی عێراقا بۆ بە کێشیان کێشەکانی ڕابردووشیان هەر بەردەوام بێت دەوڵەتی عێراقیش دەوڵەتی مەجموعەی کۆمەڵی دەستجەردەی خۆبانیش لەمان باشتر بێت بەڵام حقەتەکەی ئەوەیە ئەم کێشەیەکە دروست بۆ دوو تەرەفی هەیە وانێ دەوڵەتی عێراق تەنها بەڕووبیان و بە هەرێمی کوردستان بگرێت ئەمانیشن کە بە جۆرە لە جۆرەکانیانەوێ بە هەر شێوازێک بێتەوە ئەنە بەشێک مەشروعیت بپچڕە لە دنیا لەبەرەوەی هیچ ئەساسێکی مەشروعیتە لە ناو خەڵکانیە دەسەڵاتێکن ئاوا بە دەزوویەک بە بەرژەوەندەکانی دنیاوە هەڵواسراون هیچ ڕەگ و ڕیشەیەکیان لە ناوم کۆمەلگایان نییە یەک ڕۆژێک لە ڕۆژان بەبێ پارە و پولەکانیان بەبێ ئەو جەردەیە کە کردویانە بێنە بەردەم محکەمەی جەماوەر و ئەوانە هەمویان نەخرێنە زیندانەوە بە تاوانی زۆر ڕۆشن و ئاشکرا لە کوشتنەوە لە تاوانکاریەوە لە جەردەیەوە لە برسیکردنی خەڵکەوە ئەخرێنە زیندان و بێت لە زیندان ئاسەر بنێنەوە ئەمانە ئەو واقعیەتی ئەم دەسەڵاتەیە بۆیە خۆیان بەستۆتەوە بەم دەزووە بە مەسلحەت و بەرژەوەندیەکانی کۆمپانیەکانی دنیاوە هەر ئەوەنە ترامپ وتی ئەبێ ڕێگە بدرێ کوردستان نەوتی خۆی بفرۆشەوەوانە دوایەوە هاتە سەردەسەڵات ترامپیشی تر بە شوێن پارەوەی خۆ هەموو شتێک لە ئەمریکای بۆ فرۆشتنە یانی هەتا کەرامەت و شخصیت و بڕیارەکانی سەرۆکی ئەمریکا ژێستە لە بازاڕایە حانوتێکە بڕۆچی دەیە بیکڕە مەسعود بەرزدانیژە فرسەتەی هێناوە شەریکە دوو نوێنەری نردووەوانە و لێ مەجموعەیە کۆمپانیا کە بەشێکی خۆیان دروستیان کردو من چوم تاریخی ئەو کۆمپانیانم خوێنەوە بەشێکی خۆیان لە ساڵی 2005 دروستیان کردو پێچیان هێناوە مەسەلەن وێسترن زاگرۆس بۆ نمونەیەکێکە لە کۆمپانیەکان کە معلومە بن و بنەچەکەی هەرەوەیە کە خۆیان دروستیان کردووە قەراردادێکیان ئیمزا کردو گوایە بێن نەوت لە عێراقا دەربێنن نەوت کە ئەوان دەرێنن لە عێراقا بن بە شەریکە بەش لەو بەروبوومەی هەیە قانونەکانی عێراق ڕێگە بەمە نادا عێراق سیستمێکی تری هەیە ئەڵێ کۆمپانیەکە دێنم ئیشم بۆکە پارەیە دەمێ ئیشەکەی تەواو بوو بە بەرهێنانەکەی دەست پێ کردووانە فرۆشتەکەی عایدی خۆمە لەبەروی نەوتمان تەمیم کردووە ئەمان هاتوونە ئەگەڕێنەوە بۆ پێش تەمیم نەوت بۆ پێش ئەوەی کە بڵێن بە نیشتیمانیکردنی نەوت کە ئەحمد حەسەن بەکرد لە 72 کردی ئەیانێ بگەڕێنەوە بۆ پێش ئەوە ئەو قەراردادانە لەگەڵ ئەمەیان مخالەفەتی هەیە دەوڵەتی عێراق ئەمە قبول ناکە و نەبێ ئەوانیش طبعاً بۆ خاتری چاوی گەشی جەماوەری عێراق و بەرژەوەندی عێراق بەوانش بۆ خاتری بەرژەوەندی مەسلحەتەکانیانە ساڵی انتخاباتام کێشانە دروست بۆتەوە بۆیە ئێستا ئەمە دۆخێکی نالەبار لە کوردستانە تێکەوتی بە دەسەڵاتێکەوە کە ئاوا مامەڵەیەکی نامەسئولانە و نابەر پرساناکە لەوە زیاتر وەخت درێژ نەکەمەوە ئەوە بڵێم کە 5 دقەمان ماوە بۆ بەرنامەکە فەرمووەگەر زۆر بە کورتی هەرم نەبڵم یەکەمەوەیە مەسعود بارزانی و هەموو دار و دەستەی دەوروبەری ئەو یعنی سەرانی پارتیش و یەکێتیش و دەوڵەتی ئیقلیمەکان خۆزانی ناقبەت دەسەڵاتی چینی دەسەڵاتداری ئەو کۆمەلگایە کە ئیتر ئەوان لەم سەردەمە چینی سەرمایه‌داری ئەوێنن و دز و جەردەشن بەڕاستی خۆیان باسی ئەنواعی باندهای مافیای اقتصادی و نظامی و هەموو ئەواکەن شعوری خەڵک دەستی کەمەگرن تازە قسەی گشتی و فریودەرانەی کە ئێمە بۆ موچە و ئێمە بۆ ئابووری و ئەمە بۆ اقتصاد خەباتمانەکە خۆشەزانێت درۆیە هەر قسانێکی تۆ باست کرد وەکو عشیرەت هەر لەسەر اقتصاد لەگەڵ یەک بەشەر هاتوون لەسەر ئیمکانات بەشەرەکاتون وە خودی یەکێتی و پارتی لەگەڵ یەک بەشەڕە هاتن لەسەر چی بۆ مووی لەسەر سیاست بوو خۆ لە قسەیە لە سیاسەتا بەشی زۆری جونگەی قسە سیاسەکانیان وەکێکە نەتەوە و ئاڵاکەمان و فدرالیزمەکەمان و ئەو نهایەتەن شەڕیانە لەسەر برایم خەلیل گومرگی برایم خەلیل پۆل و پارەکە کێشەکەیان لەگەڵ بە قەولی تۆ دز و جەردەکانی حاکم لە بەغداش هەر لەسەرەوەی بڵێ ئەوانەی لە بەغداش دار و دەستەی مەسەبی دار و دەستەی ناسیۆنالیستی عەرەبی بنێوی دەوڵەت پێکاتون بە پشتیوانی ئەمریکا هەروەک ئەمان لە کوردستان پێکاتون ئەوانیش عاقبەت بەشێکی گەندەڵ و دژە کۆمەڵانی خەڵکن هەر کێشەکە لەسەر ئابووری و اقتصاد دێ ئەگەر لەسەر ئابووری و اقتصادیەت دەمەیکەن بەشەر دەگوابێ بڵێن ئابووری هیچ مهم نییە گوابێ لەسەر مێزی گفتوگۆ با لەسەر قسە نەکەین با هەربین لەسەر شعر و شاعران و کولتور و سیاست و ئاڵا و پەرچەم و ئەو قسە خۆی زانێ درۆکە خۆی زانێ خەریکەت شەواشەکاریەکە ئەوە لەو بابەتەوە تازە من قسەکەمەوەیە دقیقاً ئەمە خسلەتی
هەموو سیستمە سەرمایه‌داریەکان لە دنیا و بەتایبەت لە وڵاتانی وەکو ئێران و عێراق و کوردستان و ئەوەیە بە برسیکردنی خەڵک بە فشارهێنانی ئابووری بۆ خەڵک ئەیانەوێ کارێ بکەن خەڵک دەستەمۆیان بێ چاو لە دەرگایان بێ بەڵام ئەو دەورانش گوزەراوە ڕەنگە تاقولۆقە گەشتا کوونی هەروە بکەن لە ناچاریە بەڵام خەڵک وشیارترە من قسەکەمەوە بوو عاقبەت بارها و بارها من دیمە مامۆستایان کە مانگرتنیان گرتووە کە لە منتەقەی پارتی خۆ زۆر ناوێرن لە منتەقەی هەولێر و دهۆک و ئەوانە لە منتەقەی زۆنی سەوز و ئەوەیکەن دوای ئەوەی بە دوومان و سێمان خۆبەخشانە دەرسیان وتۆتەوە چوونەتە سەرکار نەبوونی موچە مانع نەبوون خزمەتێکی خۆیان بکەن بەڵام کارگەیشتۆتە جێگایەکی تر ژیانی ڕۆژانیان کەوتۆتە مەترسی ئەوەختە تینیان بۆ هاتوون مانگرتن شتیان کرد بۆی ئەوانە عزت و کەرامەتیان 100 بەرابەر لە مەسعود بارزانیەکان بەولاوەترە تازە لە ڕاستی دنیای سەرمایه‌داری ئەمڕۆدا تۆ قسێکی زۆر باش کرد ترامپ هەفتەیە لەوە پێش سەفەری مەگە 4-5 ڕۆژەی نەکرد بۆ وڵاتانی کەندا و عەرەبستان و ئەوانە هەر تەواوی قسە و تەواوی بەحسەکە و تەواوی دیالۆگ و تەواوی سەفەرکردن لەسەر پوڵ بوو لەسەر پوڵ و معاملە بوو زۆر جالب بوو وەختێک گەڕاوە لە نێو تەیارەکەی دانەیەک لی پرسی خەبەرنگاری وتیانە باشە تۆ لەم سەفەرەی کە کردت باسی غەزە نەکرا باسی شەڕی ئۆکراین عاقبەت دەرویەکی بۆ بکرێتەوە جێ ئەوتی تۆ ئەوە قسەی چیم لێ پرسی من ئەو هەموو دەستکەوتە ماڵیەم بووە و قەرارە 2 تریلیۆن دۆلار سەرمایە بگەڕێتەوە ئەمریکا تۆ هاتووی باسی شەڕی ئۆکراین و غەزەم لێ پرسی ئەمەیتر منطقی سەرمایه‌دارێکی بێت چاوەڕوە ترامپ یەک خاصیەتی لە منە پرسی باشی هەیە سەرمایه‌دارێکی بێت چاوەڕوە بێ نەقابە بە ئاشکار پێت دەڵێ سەرمایه‌داری یانی چی یانی ئەوجی ئەوجەکەیان کە تریلیۆن دۆلار سەرمایان هەیە دز و جەردن من هاتووم فشارم هێناوە دەستی ئەم شێخی عەرەب و عەرەبستان و دوو دقیقە کەمترمان ماوە بەناوکە پوڵم کۆ کردوتەوە پوڵم گێڕاوەتەوە بۆ کۆمەگە تۆ وەختە باسی کۆتایی شەڕی ئۆکراین شەڕ بە پێکەنینەوە ئەمە هیچنی مەزوری ئەو هیچنی بەنظرم لە مەسعود بارزانیەوە تا ترامپ وا بیرەکەنەوە اتفاقا لەبار دەنا ئاخرین قسەم ئەوەیە ئەگوا بێ ئەم هەموو ساڵە ئەمان هەڵە نێمە شۆڕشی ملینە بێ ئابووری خۆمانمان بێ ئەبێ وڵاتی خۆمان بێ ئەوی زەوی خۆمان بەدەست خۆمان بێ بێ کانگای خۆمان بەدەست خۆمانە بێ بۆ دێگوای بێ ئەگەر شۆڕشی ملیەکەتان بۆ ئابووری و بۆ بەدەستەوە گرتنی مڵک و ماڵی ئەو وڵاتەنیە دەمەیکەن نەکەن هەموو ئەمانە چاواشەکاریە و قسەی ئاخرەوەیە کۆمەڵانی خەڵک هەر وەک لێتان تەحمل نەکردون دیان تەحمل مەکە دەستی خۆش بێ هاوڕە ڕەحمان بەڵام یەکشت بابەتێکە بوو لە پەیوەند بەم باسەوە ئەویش چارەنووسی کوردستانە و ئەوەی کە مەسعود بەرزانی پێچی دووبارە خەریکی ئەوە بێت دەورەیەکی تر لە ململانیوانە دەست پێ بکە ڕەنگە هەنێ وعدە وعیدی وەرگرتوێت لە ئەمریکا دووبارە باسی فیدرالیزموانە دێنێتە پێشەوە ئێمە سەبارەت بەم باسە و هەتا سەبارەت بە باسی بە بەحسی سەربەخۆی کوردستان کە بەحسێکی مەنسوور حکمەتە لە هەفتەی داهاتووە لە چواری لە 5 بڵێن حوزەیرانە 5 یوونی کە ڕۆژێک دوای ڕۆژی حکمەتە سەبارەت بەم باسە قسە و باسێکمانە بێت پێمان بگۆشەشمان هەیە لە بابەتەوە لەگەڵ یەکترا و ئەوانە زۆر هاوڕانین بەڵام باسێکی جالب بێ بۆ گفتوگۆکردن و ئەوانە دەسانەیەک ئەگەر قسێکت هەیە فەرموبی کە هاوڕە ڕەحمانەگەر نابێت تاویکی دەنگە نییە بەڵێ ئاخرین وەختەکەی لە وەختە زۆر بەرنمەیەکی باشە بێ منیش بۆی ئامادەم و هەردووکمان بەیەکەوە وابکەن هەفتەی داهاتوو زۆر باشە زۆر چاکە بینەران و ئازیزان بەم جۆرە دینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا بەرنامەی ئایندە هەموو ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێری سەبسکرایبکردنی کەناڵی هیوا و ڕێکلامکردنتان بۆم کەناڵە بیر نەچێت هەر بژین ڕۆژی خۆشتان بێت ڕۆژتان خۆش